دەنگی گەل دەنگی هەر چوارپارچەی کوردستانە. پیسەرانی هێژە ئەم کاتتان باش لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل کەشتی هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی پاراستنی گەل هەپەگە لە ڕاگەیاندراوێکدا ناسنامەی دووگەری لای شەهیدی ڕاگەیاند. لە ڕاگەیاندراوی هەپەگەدا هاتووە هەواڵانمان دەڤریم و ئەبوو لەیلا لە سی نیساندا لە هەرێمەکانی پاراستنی مدیا لە ئەنجامی هێرشی دوژمندا شەهید بوون. هەواڵمان دەڤریم بە پراکتیکی سەرکەوتوانەی خۆی سەلماندی کە بە تێکۆشانی کاریگەر لە دژی دەوڵەتی داگیرکەری تورک لە چیاکانی کوردستان دەکرێت دوژمن تێک بشکێندرێت. هەواڵمان دەڤریم بوو بە نمونەیەک بۆ گەنجانی کورد. لە ڕاگەیاندراوەکەی هەپەگەدا ئاماژە بەوەش کراوە هەواڵمان ئەبوو لەیلال کە لە ناوگەلی عەرەبەوە هاتبوو بوو بە یەکێک لە بازنەکانی ڕاستی تێکۆشانی نێودەوڵەتی پارتیمان. بەم شێوەیە بوو بە هەوێنی ئاژیانی ئازاد و هاوسەنگی نێوان هەموو گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە هەمان کاتدا بۆ ئێمە و هەواڵانی بوو بە فەرمانی پەرەپێدان بە تێکۆشانی ئازادی. هەروەها هەپەگە جەخت دەکاتەوە ئێمە وەک هەواڵانی ئەبوو لەیلا بە ئیرادەوە بۆ جێگیرکردنی کۆنفدراسیۆنی دیموکراتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست درێژە بە خەبات و تێکۆشانمان دەدەین. بێگومان ئەم تێکۆشانە ژیانێکی نوێی ئازاد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مسۆگر دەکات. هەپەگە ڕای دەگەێنێت سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی بەڕێز و هێژای هەواڵانمان دەبریم و ئەبوو لەیلا و گەلی وڵات پارێزی عەرەب و کورد دەکەین. لە کەسایەتی هەواڵانمان دەبریم و ئەبوو لەیلادا جارێکی تر بەڵێنی سەرکەوتن بە هەموو شەهیدە قارەمانەکانمان دووبارە دەکەینەوە. زانیاری دەربارەی ناسنامەی هەواڵانی شەهیدمان بەم جۆرەیە. یەحیا تونج بە ناسناوی دەڤریم بۆتان لە شەرناق لەدایک بووە و لە 30 نیسانی 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. هەروەها ئەحمەد عەدنان بەرهاوا بە نازناوی ئەبوو لەیلا شەهید لە منبەج لەدایک بووە و لە 30 نیسانی 2024 لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بووە. ماڵپەڕی گەریلا تیڤی فیلمی یان دەبێت بچن یان دەبێت بمرنی بڵاو کردەوە کە باس لەو کورزا کوشندانە دەکات کە گەریلاکانی ئازادی کوردستان لە چوارچێوەی ئۆپەراسیۆنە شۆڕژگێڕیەکانیان لە پاییزی 2023ەوە لە سوپای داگیرکەری تورکیان وەشاندووە. سەرەتای فیلمەکە بە لێدوانی فەرماندەی ناوەندی هێزەکانی پاراستنی گەل بەڕێز قەرەیلان دەست پێ دەکات کە دەڵێت ئێمە استراتیژیانە نزیکی ڕەوشەکە دەبینەوە. بەم استراتیژیە دەمانەوێت دوژمن تێک بشکێنین. جێی ئاماژەیە فیلمەکە ماوەی یەک کاتژمێر دەخایەنێت. لە فیلمەکەدا یادی شەهیدانی تابووری نەمران دەکرێتەوە. قسەکانی ڕۆژهات زیلان بڵاو کراوەتەوە کە پێش چالاکیە فیدایەکەی لەگەڵ ئەرداڵ شاهین لە یەکی تشرینی 2023 لە ئەنقەرە بەڕێوە دەچێت. فیلمەکە دیمەنی چالاکی فیدایی لە ئەنقەرە لە خۆ دەگرێت. پاشان دیمەنی ئۆپەراسیۆنە مێژوویە شۆڕژگێڕیەکانیان لە هەرێمی شەهید دەلیلی ڕۆژاوای زاب لە دژی داگیرکەران نیشان دەدرێت. لەم چالاکیەدا کە لە مانگی تشرینی دووم ڕوویداوە 49 داگیرکەر سزا دراون، 21 مۆڵگەی سەربازی و 12 پێگەی سەربازی لەناو براون. چالاکی سێهەمیش ئۆپەراسیۆنی شۆڕژگێڕانەیە کە بە یادی شەهید لەیلا سورخوێن ئامەد لە هەرێمی مەتینە ئەنجام دراوە. لە چالاکیەکەدا کە لە 26 تشرینی دووەم لە شاخی چارچەل ئەنجام درا 18 داگیرکە سزا دراون و 6 داگیرکەریش بریندار بوون. هەروەها لە فیلمەکەدا چالاکیەکانی هێزی پاراستنی ئاسمانی شەهید دەلالی ئامەد لە کۆتایی ساڵی 2023 لە دژی فڕۆکە بێفڕۆکەوانەکانی سوپای تورک لە شاخی ئامێدیە و ئۆپەراسیۆنی شۆڕژگێڕی بۆ یادی شەهید ئەحمەد ڕووبار لە خواکۆرگ بڵاو کراوەتەوە. تیایدا 27 داگیرکەر سزا دراون و هەروەها چالاکیە کاریگەرەکانی گەریلاکانی سەردەمی نوێ لە فیلمەکەدا نمایش دەدرێت. هەروەها بە ئامانجگرتنی بنکە سەربازیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک کە سەرەڕای بوردومانی بێوچان ئەنجام دراوە بڵاو دەکرێنەوە.
ئەم چالاکیانە پلانی استراتێژی گەریلاکان و توانای جێبەجێکردنیان نیشان دەدات و هاوکات تیشک دەخاتە سەر چڕبوونی شەڕەکان و لێهاتووی گەریلاکان کە لە هەلومەرجی سەخت و تەکنۆلۆژیای ناتۆدا بە شارەزایی خۆیانەوە بەرخۆدان دەکەن و هێرشەکان بێکاریگەر دەکەن. لە فیلمەکەدا ڕاستیەکانی بارودۆخی شەڕەکان بەڕوونی نیشان دەدرێت. ئەم گۆری استراتێژیاکێ هەردیگەریە ئەم وا استراتێژی دمەچینە و ئەم دەخوازن ئەنجامێ وا استراتێژیدا دژمن تێک ببن. ev pêvaja aslında em ez bêjim em hinekî derengman yani em pir derengman gerek em hêz û tir biçûna û nebû wisa nebû vekî qoşûl natine gincavkirin an jiyê netişt bûne sebeb hinekî paştemalê em wek rêxistin an jî wek kes em derengman yani me nikaribim ew hevalî çûn em jî parçek jî wanin wana pêşengtiyê me re kir em ê jî berdewamiya wan bin em jî bikaribin wisa dilê wî de wî bidin ew gêj bibin. Xwasa destgirî îber jî berpisertiyê zer mazîne û encamê zer mazîn derkên wertî yanî xate her davî me hewa sera ve hewa kim diyar kir em jî bin şeftalê wan hemin em jî xatekî nû awa kim xatekî nû diyarîtî yanî berdewamê bibin vî xatê helbet em bijîn vî sürecê پارێزەری فەرمانگەی یاسایی سەدا ڕێزان ساریکا ڕایگەیاند کە راپۆرتی لێژنەی دژە ئەشکەنجەدانی نەتەوەی گرتوەکان دەری خستووە کە سیپیتی بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکان مامەڵەی نەکردووە. پارێزەر ڕێزان سارجا دیار کرد ku ew li ser navê tuhafê tevlî rûniştinan bûye û got me rapora ku zêdetirî du saziyên hiqûqî û mafên mirov amade kiribûn pêşkêşî komîteyê kir. Di raporê de sepanên keyfî li derî kanûnî sepanên dermiroviyên girtîgeha îmralî û girtîgehên li Tirkiye hebûn. Parêzer Sarıca got ku wan bi raportoran re jî hevdîtin kirine. Me kiryarên derî hiqûqî yên keyfî vegotin û balkişan ser mafê hêviyê. Me rol û misyona Rêver Öcalan ya di çareserî û aştiyê de bi berfirehî anî ziman. Raportoran jî di gelek mijaran de ji Tirkiye pirs kirin. Bêguman yek ji pirsên giring jî têkildarî Rêver Öcalan bûn. Dewleta Tirk jî di bersivên xwe de şaş bû. Xetimî û nikarî bersiva çima malbat û parêzer nikarin hevdîtinê bikin bide. Yek ji pirsên giring jî gelo ji bo cezayê muhabeta giran hûn li ser çareseriyekê difikirin yanna û çareseriyeke çawa difikirin bû. Parêzer Sarıca anî ziman ku nûnerên Tirkiye gotin tecrîd tune ye. Lê tu kes nedan bawer kirin. Ji ber ku bi tu awayî hevdîtina malbat û girtiyan hevdîtina parêzer û muvekîlên wan nayê qedexe kirin. Ji bo vê jî şandeya Tirkiye nikarî bû bersiva pirsan bide. Têkildarê qedexeyê Nelson Mandela jî şandeya Tirkiye nekarî bersivê bide. Parêzer Sarıca têkildarî raporê Netewên Yekbû jî got, di raporê de tespît û pêşniyarên giring hene. Tespît û pêşniyarên komîteyê yên ji bo îmraliyê ji bo me pir giring in. Ji ber ku tespîtên weke rewşa li îmraliyê li dijî xedexeya îşkence ya neteweyên yekbûyî û ne li gorî hiqûq û standardên navneteweyî ne. Tu sîstema hiqûqî bi taybetî mekanîzmaya navnetewayî vê rewşê qebûl nake. Ev tespîtgelekî giring in. Dengê ku me dixwast ji sîpîtî derkeve jî ji neteweyên yekbûyî derket. Va jî bêdengiya sîpîtî neteweyên yekbûyî dengê xwe bilind kir. Vê jî daxuya kirin ku sîpîtî li gorî standardên navneteweyî tevnagere. Parêzer Sarıca anî ziman neteweyên yekbûyî di rapora xwe de bi eşkereyî got ku mercên li îmraliyê nayên qebûl kirin. Eşkere ye ku pergala tecrîta li îmraliyê ji hêla hiqûqî ve êdî nema dikare bimeşe. Lewma em dixwazin ku Tirkiye demildest mercên îşkenceya li îmraliyê bedawî bike, maf û azadî bikevin piratîkê rê bide hevdîtinên bi parêzer û malbatê re. Di vê mijarê de berpirsyariyeke mezin dikeve ser milê Rûspî, rewşenbîr, nivîskar, hiqûqnas û herûha. Devê tespît û biryarên Komîteya Mafê Mirovan a Neteweyên Yekbûyî derxînin pêş û sîstema faşîstiya li îmralî û girtîgehan mehkûm bikin. Li gorî rapora Neteweyên Yekbûyî, Sîpîtî jî mecbûr e bi erk û misyona xwe ya esasî rabe.
پارێزەر سارجا دازانن ku wan beriya demekê li Parîsê jî bi gelek rêxistinên civakî û kesayetان re hevdîtin kirine û got Senator Pascal Sabolderî jî got bi Rêz Öcalan girtiyekî siyasî ye û pozisyona wî ya aştîxwaz pir giring e. Tekoşîneka navneteweyî ya li dijî tecdît û piştevaniya navneteweyî dikare encameke dîrokî bigire. Sarıca herî dawî bang li sazî û dezgehên hukuk, medya û mafên mirovan kir ku ji bo aştiyeke mayînde û pêkanîna demokrasiyê li Tirkiye li dijî tecdîtê û ji bo azadiya Rêber Öcalan bikevin nava liv û tevgerê. لە ئێستادا فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان بووە بە بنەمای ئازادی بۆ سەرجەم ئازادی خوازان لە سەرانسەری دنیادا. لەم پەیوەندیەدا ئیبراهیم فەرەد چاودێری سیاسی دەڵێت فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلان بووەتە فۆبیا بۆ دەوڵەتی تورک و لەگەڵەوەش ڕێگە چارەسەریە بۆ هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دیموکراتی کە یەکێک لە بنەماکانی فەلسەفەی بەڕێز ئۆجالانە دەتوانێت کێشەکانی نەکرد ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو کێشەکانی جیهانیش چارەسەرکات لە فەلسەفەی مۆدێرنەتەی دیموکراتیە. فەلسەفەی نەتەوەی دیموکراتی ئەڵتەرناتیفە بۆ دەوڵەت نەتەوە، ئەڵتەرناتیفە بۆ ئەو فاشیزم و ڕەگەزپەرستی کە لە ناوچەکەی بوونی هەیە، بە تایبەتی ڕەتکردنەوەی مافی گەلی کورد. فەلسەفەی نەتەوەی دیموکراتی پێکەوە ژیانی ئاشتیانە و دیموکراتیانەی نێوان گەلان و باوەڕێ ئاینیەکان و باوەڕێ سیاسەکان ئەخۆپێنێ. بۆیە ئەو فەلسەفەیە دەتوانێت ئەو گێژاوانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەهۆی دەوڵەت نەتەوە دووچاری بووە هەر هەمووی چارەسەر بکات. ئەمڕۆ دادگای دهۆک سزای 3 ساڵ زیندانیکردنی بەسەر ڕۆژنامەوان سلەیمان ئەحمەددا سەپاند. ڕۆژنامەوانی بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز کە ماوەی 279 ڕۆژە لەلایەن ئاسایشی پەدەکەوە ڕاگیراوە ئەمڕۆ پرۆسەی دادگایکردنی لە دادگای دهۆک بەڕێوە چوو. دادگا بە بڕانەوەی 3 ساڵ زیندانیکردن بەسەر ڕۆژنامە و سلەیمان ئەحمەددا کۆتایی بە دادگایکردنەکە هێنا. لە کاتی بەڕێوەچوونی دادگایکردنەکەدا دادگای دهۆک ڕێگەی نەدا نوێنەری یونامی بەشداری دانیشتنەکە بکات. بڕیارە ئەمڕۆ لە بەردەم دادگای دهۆک کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لەلایەن کەس و کار و پارێزەران و نوێنەری یونامی ئەنجام بدرێت. ئەو باش لەلایەکی ترەوە هەر لە باشووری کوردستان بڕیار بوو ئەمڕۆ بۆ سێوم جار دانیشتنی دادگایی دۆسیەی شەهید دەنیز جەودەت ئەندامی کەنەکە بەڕێوە بچێت کە لە 18 ئەیلولی ساڵی ڕابردوو لە هەولێر شەهید کرابوو. بەڵام لەسەر داوای پارێزەرانی دۆسیەکەی شەهید دەنیز دانیشتنەکەی ئەمڕۆ دواخرا. وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق گەڕانەوەی ئارەزومەندانەی 463 خێزانی زەدی ئاوارەی کەمپی شاریایی لە دهۆک بۆ زێدی خۆیان لە قەزای شەنگال ڕاگەاند. هەروەها ئاماژەی بەوەش کردووە لەم هەفتەیەدا ئەمە دووم وەجبەی خێزانی ئاوارەیە بگەڕێنەوە زێدی خۆیان. کەمێک پێش ئێستا لە شاری کەرکووک بەهۆی پێکنەهێنانی حکوومەتی خۆجێی کەرکووک و دیاری نەکردنی پارێزگارێکی کورد کۆمەڵێک نووسەر و چالاکوانی مەدەنی گرتبوونەوە و وەک خۆیان دەڵێن داوا دەکەن لایەنە کوردیەکان ناکۆکیەکانیان وەلا بنێن و واز لە یەکترشکاندن و یەکتری بهێنن. ئاماژیان بەوەش کردووە گرژی و ئاڵۆزیەکانی پارێزگاکەمان تەنیا لەلایەنی سیاسیەوە نییە بەڵکو ئێستا پەلی هاویشتووە بۆ ناسەقامگیری ئەمنی. باسییان لەوەش کردووە 7 مانگ لەمەوبەر هاوڵاتیانی کەرکووک پڕبوون لە هیوا و ئومید و دەنگیاندا تا پارێزگارێکی کورد هەڵبژێرن. بەڵام ململانێ و سەرکێشی لایەنە کوردیەکان هۆکارە بۆ فیرۆدانی ڕەنج و هیوای هاوڵاتیانی کەرکووک. فرمێسک فەتاحی مامۆستای شاری مەریوان بە 14 ساڵ ئەزمموی ڕاهێنەری و بەڕێوەبەری پێش خوێندنگەی بنەڕەتی و خوێندنگاکانی بنەڕەتی بە بڕیاری کۆتایی دیوانی دادی ئیدارەی لە پەروەردە و فێرکردن دوورخرایەوە. جێیاماژەیە شەپۆلی نوێی ناردنی بەڵگەی چالاکیانی سنفی و سزا قورسەکان لە دوورخستنەوە تا دەرکردن لە خزمەت و لێبڕینی نمرە بە بیان و جیاوازی وەکو ئامادە نەبوون، ئامادەبوون لە ناڕزایەتیە سنفیەکان، سەرپێچی لە ژینگەکانی فەرهەنگی و پەروەردە و سزادانە یاساییەکان بە شێوەیەکی فراوان لە جێبەجێکردندایە. پێشتریش دیوانی دادی ئیدارەی سزای دوورخستنەوەی دیاکۆ عەلەوی مامۆستای شاری سەقزی بە زیاتر لە 13 ساڵ ئەزمموی فێرکردنەوە دەرکرد بوو.